لدو مهن دهاتی چاوا نامزدین هەڵبژارتنên سەرۆکاتیە ئەمریکا دێخوا بێخن dilê dengderan li wîlayetên biryardar û çendê gutarên navdarên demokratan li Kongreyê Niştimanî bada wan dengderan ji xwe re dikişînin. Saziyên Hilbijartinên Serokatiya Amerîka dibine armanca êrişên elektronî, cyber û tila tawanê ji bo welatên neyarên Amerîka mîna Îranê tê dirêjkirin. Gelo rê li wan tê girtin? Silav û rêz û bixêr hatin çavê Washington ji dengê Amerîka li Washington. سلاوین دووبارە دەما بەحس وەرە سەر هەڵبژارتنên ئەمریکا ئەم تم دەبێژن di پرۆسەی van هەڵبژارتناندا تشت هەنە تایبەتن تشتی هەری تایبەت jî ئەوە یا dibêjinê Electoral College یان jî دەستەیە هەڵبژارتنان ku jê 538 dengan pêk tê. Ew jî jimara endamên Kongresê ne 100 sînator û 438 endamên encûmenê nûneran. Ji wan 538an her wîlayetekê jimara xwe هيا مزني وبتشوفيا وي جماري لغورا مزنيا خلكي ويا كو كانديدا كي بتر دنگ جنياري خوا لولاياتي كبرن همو دنگين دستا هالبجاتني اللي وي ولاياتي ديگهنوي لوان دي بيجن دما دنگ دري امريكي دنگي خوا دا نامزدكي او دراستي دا دنگي خوا دا وي دستا ولاياتي ارجع هر نامزدكي بترج 270 انكو نيفا 538 جمارا دستا هالبجاتني برن او دي ببا سروك حتى اگر لسر آستی همو ولاتی جی دنگین پتر بدست خست بن. افغالک سرنش راکشه چما؟ چونکو پیش وقت لپرانیا ولایت امریکی دیارکا کی دی ورا يعني کی لوی ولایتی و سر بکه و چونکو دیار رونشدوان پرانیا وان ولایتان سر بکوماریانه یا جی دموکراتانه. لی 5 یان 6 ویلایەتên تایبەت هەنا ku rêjeya piştevaniyê li her du partiyan nêzîkî heve û dibêjnewan wîlayetên biryardar. Pennsylvania yek ji wan e û çavê her kesî li ser e jî. û li wir bo nimûne xelkê devera Northampton biryar dane. Di nêzîkî 24 hilbijartinên dîrokê da dîroka Amerîkî da ji sala 1920 sê care nebe wê deverê biryar daye ka kî bibe serokê Amerîka. برچند روزان پامدری دنگی امریکا استیفارمن لور بو جبو بزانا که خلکی چاوا بری خودن هر دو نامزدین سرکین هالبجارتنین امریکا. دەڤەری نۆرسهامپتن لە ویلایەتی پەنسیلڤینیا زۆربەی کات بووەتە چەقی شۆڕشی پیشەسازی و سیاسی لە ئەمریکادا. ناوچەکەیەکێک بوو لەو سێ شوێنانەی کە ساڵی 1776 بۆ یەکەم جار بەیاننامەی سەربەخۆی ئەمریکای تێدا بەیان کرا. هەروەها بووەتە شوێنێکی گەشتیاری گرنگ و دەنگدەرانی دەیانەوێت سەرۆکی داهاتوو پیشەسازی پۆڵا بۆ دەڤەرەکەیان بگەڕێنێتەوە. وڵاتی چین ئێستا ڕووی لە پیشەسازی پۆڵایە. دەنگدەران دەیانەوێت بزانن کام لە کاندیدانی سەرۆکی ئەمریکا پیشەسازی پۆڵا بۆ دەڤەرەکە دەگەڕێنێتەوە. لە ساڵی 1920ەوە جگە لە سێ هەڵبژاردن نەبێت ئەنجامەکانی دەنگدان لە دەڤەری نۆرسهامپتن بوونەتە هۆی یەکلایکردنەوەی گشت هەڵبژاردنەکانی سەرۆک. توانای ئەم دەڤەرە لە پێشبینیکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنی ئەمریکا دەگەڕێتەوە بۆ فراڕەنگی دەنگدەرانی. دەنگدەران لەم دەڤەرەدا بەسەر کۆماری و دیموکراتەکاندا بەشبوون و بەشێکیشیان یەکلایی نەبوونەتەوە. لایەنگرە سەرسەختەکانی دیموکراتی کۆماری دەڤەرەکە لە ژمارەدا یەکسانن. هەرچەندە دیموکراتەکان بە ڕێژەیەکی کەم لە پێشن، ژمارەیەکی کەمی دەنگدەران کە خۆیان یەکلایی نەکردوتەوە دەتوانن ئەنجامی هەڵبژاردنەکان یەکلایی بکەنەوە. یەکێک لە دەنگدەرانی دەڤەرەکە پێشبینی دەکات لە هەڵبژاردننی ئەم جارەدا دیموکراتەکان زۆرینەی دەنگەکان ببنەوە. ئەو کەسانەی پێشتر دەنگیان بە ترامپ داوە دەڵێن ئەم جارە دەنگی پێنادەنەوە چونکە دەڵێن بێزار بوونا لێی. بەڵام دەنگدەرێکی تری ناوچەکە پشتگیری کاملا هێرس کاندیدی دیموکراتەکان ناکات و دەڵێت نیگەرانە لە سیاسەتی دیموکراتەکان سەبارەت بە سنوورەکانی ئەمریکا.
ئەگەر ئێستا کەسێک هەڵبژێرم بێدودلی ترامپ دەبێت چۆن دەبێت ڕێگا بدرێت ئەم هەموو پەنابەرە بۆ ناو سنوورەکانی وڵات بپارنەوە. پارتی کۆماری دیموکراتەکان لە گرنگی ئەم دەڤەرە تێگەیشتوون. چاودێران دەڵێن ئەمەش باشە و خراپەی خۆی هەیە. دەبەرەکە بانگەشەی زۆری تێدا دەکرێت. شتێکی جوانە کە دەبینین ئێمە هێندە خواستراوین. بەڵام هەندێک جار ئەم هەموو سەرنجەش بێزارکەرە. هاوڵاتیانی دەڤەرەکە دەبێت پشوو درێژ بن، چونکە هەتا ڕۆژی هەڵبژاردن لە مانگی 11 پارتی کۆماری دیموکراتەکان لە هەوڵەکانیان بۆ ڕاکێشانی دەنگدەرانی ناوچەکە بەردەوام دەبن. بۆ ستیڤ هێرمن لە پەنسیلڤینیا، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. نهاجی ستیڤ هێرمن پامێری پرسێن نیشتیمانی لە دەنگی ئەمریکا بمەڕەیە. ستیڤن گەلک سوپاس جو بۆ راپۆرتێژی بلی وان زانیرین کومە بهیستن لە راپۆرتێدا چ تشتی یعنی تێگەشتناتەش بۆ باوەڕیا خەڵکیوێ چاو بوو هەمبەر هەردوو کاندیدین سەرۆکاتی. وەکو دزانێژی عالیە سیاسی و ئەمریکا gelek دوبەش بووە یاکو من لێ دەرێ بە تایبەتی نۆرثهامپتن یا ویلایەتە پێنسیلڤانیا دیتی ئەوە دلفرەهیا پێتر هەمبەری باوەریên جودایên kesên dî yên cîranên xwe li cem xelkê wê heye ji ber ku pirangiyê xelkê hemecûr li wê deverê heye lê yek tişt bi rastî sirinc rakêj bû ji bo min bi taybetî li vê demê salê berî helbijartinên serokatiyê em dibînin li baxçeyên derê mala wêne û dirûşmên piştevaniya kandîdên tênd nanîn. Hema hemal vê deverê min nedîtin belkû ji ber hindê ye xelk naxwazin bi eşkereyî bûçûnên xwe yên siyasî nîşan bidin. باشە چ پرس چ مژار خەما خەڵکی وان دەڤەرانە و تایبەتی ژی بگشتی ژی پەنسیلڤێنیا. Ez ne piştrastim ka eger mijarên ku xemawanê ji dengderên dever û wîlayetên dî cuda bin. Tiştê min dîtî ku cuda ye ew e ew xelk balaxwe dide ser mijaran pêtir ji kesayetiya kandîdan. Lewan ji wan re aborî gelek giring e. Mijarên civakî ku cudahiyên mezin durust kirine mîna ji ber birnaza rokan ducaniyê ku guhertina regezî yan nêrûmê yan bi taybetî li cem xwendekarên dibistana. Tiştên mîna van ji wan re giring in. ستیڤ وەقیتا گوتی دیارە خەڵکی وان ویلایەتە پتر بەرێ خوا دەدەن استراتیجی و پلانین پارتیان و نامزەتانژی. ئەوجا لە دوو مەهێندەهاتی ئەم چ ژ نامزەتین هەردوو نامزەتان کۆماری دیموکراتان چاوەڕێ دیکن بەرامبەر ji bo xelkê wan wîlayەtan heta dengê xwe bidin wan. Bi taybetî li Pensilvanya çunku ji helbijartinan ra gelek giring e. Hûn ê bibînin kandîdên komariyan Trump û berbijêrê cêgiriya wî J.D. Vance û yên demokrat Kamala Harris û berbijarê cêgiriya wî Tim Walz fermandarê Minnesotayê gelek ji demê xwe van du mehan li Pensilvanya derbas bikin û li wîlayetên dîyên biryar der û gelek wîlayetên dîyên mezin jî dêwerin piştgûxistin ji aliyê kandîdan ve belkû ew qet kampênê li wan wîlayetan nekin çunku em dizanin کاپرانیا خەلکی وان دێ چاوا دەنگی خۆ بدەن. ڕاستە دەبێژن هەندێک گۆڕنکاری دوان ویلایەتەدان چی بوونەکو وەکیمە گوتی بڕیار دەرێن بۆ نمونە وەکیمە گوتی پەنسیلڤانیا یەکیشوانە ویسکانسن میشیگان ئەریزۆنا نیڤادا حتا ڤرجینیاژی ئەگەر ڕاستە پتر دبنە مەیلدارن چ لایەنی. ئەم گوهارینی لە هەموو ویلایەتێن بڕیاردەر دەبینن ji demê ku serok Joe Biden biryardayê xweş pêşbirkiya hilbijartinên serokatiyê vekişîne û Kamala Harris bûye namzeta dîmokratan meyildarî berev dîmokratan ve heye. Çunku Joe Biden gelek piştevanî li wan wîlayetan nebû. Eşkere bû eger pêtiriya xelkê wan ne Biden rabe ev dîmokrat hilbijartinan da ser nakevin. Niha em dibînin piştevaniya ji Kamala Harris ra piraniya wan wîlayetan ra yeksan et gel Trump. Li çendeka ji wan Kamala li pêş Trump e. ئەف ڕاستیەوە سادێکە و ئەم بپرسن گرنگیا استراتیجیکە ئاوان ویلایەتان وان دەنگدەران چاوا دکارە بەرنامێن پارتیا بگۆڕە بەرنامێن نامزەتان بگۆڕە بەرامبەر پرسێن خوا. Te pirsek gelek giring îna rûjevê ew jî ew e kandîd guhertinan bikin ji bo razîkirina dengderên van wîlayetan û balê bişînin ser babetên ku xema xelkê ne. Me guhertin dîtin bi taybetî ji aliyê Kamala Harris ve ku hêşta em ne baş agêdarî siyaseta wê ne. Lê wê baweriya xwe guhert hemberî pirsa derînana naftê ku mijarek gelek giring e li Pensilvanya. Li rexê dî me dît Donald Trump li wîlayeta Nevada ragihand ku ew dixwaze bacê serbexşî
شیشه کرێکاران هەلینە لە نیڤادا ئەو مژارە گرنگە چونکو gelek kes li hotêl û gazînûwan kar dikin û li ser bexşîşê dijîn ji ber ku ew li nîvada mijara giring e niha em dibînin Kamala Harris jî dibêje ew dixwaze bibîne ku baş li ser bexşîşên kirêkaran nemîne her çende ev ne mijarek sereke ye di helbijartinên serokatiyê da. باشە گەلک دیبێژن ئەف سیستەمی ئەلکترۆل کۆڵج سیستەمێک نەدیموکراسیە چونکو یعنی ئەو حسێبێژی بۆ دەنگی تاکە کەس ناکە بەڵکی بۆ دەنگی گشتی ئەمریکا ناکە دەنگی ویلایەتی و دەنگی ئەو ژمارە تایبەتە ویلایەتی تێکردن ئەم یعنی ئەگەر ئەڤە ڕاست بە gelek carjî me bihîstiye ku yek piraniya dengên niştimanî dibe lê nabe serok ji ber vî sistemî eger rast e çi manayê guhertin Well, it's not impossible. Pirs ne ew ku nemumkine ew sistem were guhertin. Lê pir zehmet e çunku sistemê elektrokolej di destûrê Amerîka da cih girtiye. Ji bo guhertina wan divêt piraniya wîlayetan razî bin. Wîlayetên biçûk qet qayîl nabin. Ji ber ku ew sistem xizmet û berjewendiya wan daye. Xelkê wan bi piranî piştevaniya komariyan e. Lewan wîlayetên ser bi komariyan û endamên komarî yên kongrêsê naxwazin ew sistem were guhertin. Çunku di helbijartinên serokatiyê da ew qet ser nakevin bi destxistina piraniya dengên giştî yên li hemû Amerîka. Bi saya sistemê elektrol kolej desteya helbijartinan cihê wan û giraniya wan heye. Her çawa be weke wîlayetên mezin du endam di civata sînaturan da hene. Helbijartinên serokatiyê jî dibin rast ev proseye hinekî alûz e. Lê me bi vê nevê ev rastiye. Steve gelek spas. Spas. Steve Harman peyamnerê pirsên niştimanî li dengê Amerîka bi me rabû piştî vê navberê em ê careke dî vegerin cebû. جارێکادی بخێر هاتن چاوی واشنطن. راپۆرتên berî du heftiyan hûşdarî dane saziyên Amerîkî ji hewlên destêwerdانê di hilbijartinên serokatiya Amerîka da. Ew dibêjin destkarîkirdin di zanyariyan da handana tundûtîjiyên siyasî û tirsandin jî zêde dibin. Yek ji wan hewlan ji cem grûpekî hakkerên Îranê bû. Dengderên Amerîkî dibin armanca aktörên navxeyî ku beriya hilbijartinên serokatiyê agahdariên şaş belav dikin. Ev li gor raporekê lêkolînê ya li ser layên hilbijartinê ya rêxistina Freedom House ya mafên mirovan e. Xelk li Amerîka bi tîyoriya plangêriyê di derheqa siyasetê û agahdariyan dan tên xapandin. Nêzîkî heftê sedê ji komariyan yan meyldarên komariyan bawerî bi tîyoriya plangêriyê derheqî encamên hilbijartinên serokatiyê yên 2020 da heye ku dibêjin ew encam nereva bûn. Niha beriya encamên hilbijartinên 2024 da em dibînin ku ew bawerî serdest e. Hevdem evsazî zêdebûna tirsandin û hevraskirina onlaynê ya karbidestên hilbijartinan û tundûtîjiya siyasî destnîşan dike. Me dît ku namzet rastî êrişên rast tên. Ji wan a bêguman hewldana kuştina serokê berê Donald Trump. Zêdebarî wan jî gutarên nefretê û sûcên nefretê li dijî komên mandilakirî zêde dibin. Dema ku pêvajoya dengdanê bi xwe parastî be, êrişên sîber jêderê xem û nîgeraniyê ye. Armancên herî dibin xeteriyê da malperên internetê ne. Ku derbarê dengdanê ew bi xwe agahiyan didin xelkê. FBI niha lêkolînê dike ser hewlên Îranê yên ji bo hekkirina kampenyên Trump û Harris. Saziya Recorded Feature ya sîber jî zêdebûna operasyonên bandora xirab ya jihêla Îran, Rusya û Çînê ve ragihandine. Mîna bi karanîna teknolojiya jîr ya destkirt. Di afirandina gotarên nerast yên ku li ser malperên nûçeyên sexte têne weşandin. Di navaroka wan gotaran da alîgiriya li ser bingehên armancên jeopolîtîk yên hikûmeta têkildar cih digire. Ka çawa ew armancên jeopolîtîk berjewendiyên wan bi namzetekê hilbijartinan ra demaser dikeve hev bigire. Ew hewildan çi qas bi bandorin? Vê qonaxê de tu daneyên bawerpêkirî nînin ku diyar bikin ev operasyon di dîrûkê da bi rastî bandor li encamên hilbijartinê kirine.
جدنگدرین امریکی تخواستن کو هشیار بن و های خلاتین رزمانی یان راسنویسینه بن کو دگوتاران ده و لسر مالپران تنوشاندن حتی دکارن هولدانا نراست نسبکن. جبو راپورتا ورونیکا بالدراس ایگلسیاس özlem yasak Denge Amerika Washington. پشتی دەرکەوتنە ڤان راپۆرتان ئاژانسین زیرەڤانیکردنە عێریشên سایبەر و سازیên parastina ewlehiya komputer û internetê û zanyariyên online daxuyaniyek dan û dibêjin îran hewl didet nakokiyan di civaka Emerîkî de durist bike têkdanê bike û bêbaweriyê bi saziyên û dezgehên demokrasiya Amerîka biafirîne. Ew dibêjin Tehran şiyana xwe ya elektronî bi kar tîne ji bo geştina zanyariyên hestiyarên helbijartinên serokatiya Amerîka. Gelo Îran çawa vî karî dike û bi çi mebestê ye? Gelo ev hewl xeterin li ser demokrasiya Amerîka? Ji bo zanyariyan li ser van pirsan estim rû dikim hevalekî xwe xweştivî kak Dilşad Osman taybetmendê cyber û nû bûye profesorê cyber security li zankoya devrê wilata Illinois. Dilşad gelkî spas berê her tiştî ez pîrozbahîl te dikim tu bûyî profesorê taybetmendê cyber security. Em çi ji van hewlên hakkirina Îranê dizanin? سپاس اشتراکك دخیل کیف خوشم بهفرنا ایرو ایران یک جوان دولتی گود 15 سالی ابو 15 سال تقریبا دست پیکر گو گروپن خوا ای هکر آوات که وان پیش فتخی تقريبا بو 8 سال السر ايران ايش دكم وازدبينم تشاوا روج بروج ببيش فتكفن انا نتشتكي نها جو ايران ايريشي امريكا دكي دما هالبجارتنه سروكاتي سال 2022 ايريشي كي كرن هنگي تديت هالبجارتنش بو كونغرس هبو او جي قل جرمبو دوي دمي دجي ايريش كرن ايريشي هناك اجانسيا ايجو باراستنا هالبجارتنا دكن يان هالبجارتن يعني او دكن اداره دكن يعني ايريشي وادكن انا ايرو ام تشزانن ام دزانن انه ايران جروب اكيد بارتشكيز اي ار جي سي يعني جي حرس الثوري الايراني جروبك هاكر بارتشكيش اي ار جي سي ام نافيويت كن اي بي تي سو بينج يعني اي بي تي تشلويك اف جروبا هاني كاريبو جو هاكا ترامب كامبين يعني جي جروب ترامب ايجو يعني اي كامبينات ترامب كاريبو هاك بكي ودرباسي هناك سيستم كرن انا اف اليكي ديجي ام بزانن انه ايران افبو تقريبا دصال ويب سايتن انه تشين نراست افاتكن و سيچار ما هي داويدا دس بيكرن جو وان ويب سايت اب عليه انه تشين سرهل بجارتنه جو بلاف بله كده شان كده شاتو دبيجي ديارتو دبيجي اف جروب للسر بهذه شورشة اسلاميه ايراني يعني بيجني پاسداران باشا چاوان افشیان هیا يعني چاوا دست پیکرن يعني شیان وان چاوا او دکارن خو بگهین الوانزان یاریا و بکافن ناف سیستمین الکترونی ان امریکا بونمونه أنا دوي أم تشتكي ناس بكن إنترنت نتشتكي مركزية يعني أمريكا نكاري باراستنا هر تشتكي لسر إنترنت الهندري أمريكا بكن أم قش تورا وأم قش قريداية هفدونا ياك دو إيران يعني أف جروبا هاني دولتك ساغ وك إيران بشتوانايا بريواهنا خلق دتشن زانكو دخوينن يعني ترينينجز تشتكن وآمدتكن جبو تشتن وصاج غيني ولوجي أفانا يعني تشتكي بإنجليزية مجرد بيجن سوشيال انجينيرينج يعني عند زيارة جيفاكي عند زيارة يعني جيفاكي بالي تمام يعني أو دكارن بنرن السر مثلا ترامب كامبين كي او حلقه حري ضعيف تناذكر مثلا كسكي بلكي نقلكي باش باي تي بي مثلا كسكي بلكي نظانه قالك بارس ناخوبك وان كسا دخوينن ودوفرا يريشي وان دكن بيشتي جو ريشي وان دكن درباسي امبيجن
پارچێکیش سیستەمی وا بکن دوورا گروپێکی دیتێ ئەو گروپە هانێ ئەمجرد بێژن دەیسکلێت دی ئەتاک یعنی ئێریشێ خۆ پێشڤەت دەڵاس کرد دەرباسی سیستەمی ئیتر دکن حتاگۆ کۆنترۆلا پارچێکی مەزنج سیستەم دکن ئەف شتا هانێ گۆ چێبوو بە ترامپ کەمپێرە باشە دڵشاد حتا ئەگەر دەربازی سیستەمی ئەلکترۆنیی هەندێک کەسان بوون مازن بن گرنگ بن ناگرنگ بنجی و زانیاریژی بدەست خستن ئەوەی چه فێدیشوان زانیاریا بکن چاوا فێدیێژی دکن تمام أنا دتشت هنا يك إسبانج يانجي مؤامرات تماسكر يعني دما قدر باسي سيستم ببن أنا جبو دولتك وك إيران قلكي مهمة ناس بكن ترامب شد مجي ترامب هيا شو بوليسيال ترامب ويلسر إيران هذا دزيا ويزانياري مهمة جبو انتليجنس الهندري إيران أفيك ددوجي بلكي هناك زانيارين هنا بلكي أو زانياري بكار بكن جبوغو يعني سكاندال تشيكن يعني فضائح تشيكن تشتن درخن إيش خلكيرة تأثير سر خركي بكن جاليه هالبجارتلني باشا دلشاد أفدكم خانة خطرية لسر ديمقراطية أمريكا بتعبد جي كامبين إن هالبجارتنا أرمان جوانن تزاني يكج تشتي حري جرينجو يعني بافن في ولات كوتن وقت يقول دس أمريكا دس فكرنجو أم ترسن foreign influence تأثيره أجنبي تأثيره السر أمريكا وأف يكي مثالكي جلك زلالة السر تأثيره أجنبي تأثيره إيش درفل السر هندري أمريكا دما قلت سيستم هاك بكي إيه هالبجارتني دما قلت زانياري بدزي وتدرخي ميديا تباوريا خلكي فيها البجارتني بشكيني وأفيا تشتغل كي خطر السر الديمقراطية الأمريكا براستي باش أو زانياريين شاش كوتن بلا فكرن بفيريكي يعني بفان هاكران أو چندي خرابن أويا دلكي خطرة ده هالبجارتنا ده 2016 روسي تشتكي وصات شيكر وتأثير جلكر السر هالبجارتن كاك دخلت باش زاني مخابن أميرو لأمريكا أم جداينا أمريكي نيفي ديمقراط نيفي ريبابليكان و يعني polarized يعني وقوتي أم دقاليه دوري هافن دو بركي دو جمسري بلي فرمو تمام يعني افتشتاهاني تأثير جلك دكيل سردنجي خلكي دماغو مثلا از عاجز بمش كاملا يعني از عاجز بمش ترامب از نوتشكي وصابي بيني مقاونو چه مثلا تتباوريا مدد خيطة ناسكر بلكي از مجيو خو بوغهرم از دنجي خو بدم يك نادم ايددو اش بوصا يعني تأثيرها في نوتشين نراست جلك السر هالبجاردنا يعني دلشاد جارك ما بيس ده هالبجاتين بوري دا سروق بايدن قوتو بوكو إيريشن سايبر وكتشاوا إيريشن لشكرينا يعني وي برسفي بدا أبجا أمريكا تشا برسفي دا يعني قد برسف دا يا فان رنج إيريشان أنا أمريكا أري بصالات 2021 بو بايدن قوتكو إيريشي سايبر وك إيريشي شري السر عردنا أنا أم دزانن أم جارنا دحسن يعني إنه كنا هنا الفر والور إنه مثلا تديد 2008 بود بعين مفاعل كيماوي يعني نيوكلير فاكتوري الإيران هاتبو هاكرن وهشتن جو خراب ببارشك جوي مفاعل خراب به أم نزانن كي تشيكر بس إيريش نوصى وبرسفا إيريشن إيران أي سايبر ببن دنرينا مدويني زيك أمد تشتكي ببينا باشا نزال تبحثين ذكر عن تشاوا أمريكي ديزاين أف إيران بو عن جروبك إيراني بو تمام أنا تشتكي قلق باش تشيبو صالات 2016 حتى إيرو خلق دس بيكرن يعني باورياواتي إنه إيريشي سايبر تأثيرها كوانا قلق مزن السر هالبجارتن هنا جبو وصا حكومتها أمريكي أجنسي اي بارستني وأجنسية وك FBI NSA قشتك نزيكي هفدوبون ودس بيكرن كاربكن السر بارستنا هالبجارتن لبلي كامبانيين اي أهلي private sector أوجي دس بيكرن جو أليكاريا أجنسية حكومتها تكنجبو بارستني هالبجارتن يعني
فان ده روجي داوي نو تشين دركتن السر إيريشن إيراني أي سايبر قشتكش مايكروسوفت هاتنش جوجل هاتن أف قشتك كامبانيين أهلينا إيرو قوتي يقرتيك تشي بود نافبرا كامبانيين أهلي جو أليكاريا أجنسية حكومة جيد كنش بو باراستنا ديمقراطية نتني ولوجي ريسيرش سنترز يعني بون قشتك بون تيمكي جبو وصا يعني وقت مش تربح سكر انترنت نتشتكي مركزية بله جبو وصا نتائج باش تبين أنا باشا بالي أزبعسي روسيا بكم وتشينجي تشكو أوجي تين خطاب عاركن بدي خص بزعم ما دام بدي بحث إيراني دنا يعني كواتا لجورجوتنا تا إيران تدقها ودزانا أجر برسفت أمريكا بتشو ولاتا كديبا برسفه وان بدا دكار زرارك مازن بجهينا وان أجرنا واني كاريبا قالك كارن وصخراب كاري بكن زاني يعني دفهم تشتكي ناس بكن إنه جبو وصا أف جروبي هاكر بارتشكيز IRGC ناش باس داران نا بارتشكيش حكومة إيرانينا أنا جروب الإيران د أجنسية سركي هنا إيجو جروبين وانا إيه هاكر هنا يك باس دارانا هذا دويجي Ministry of Intelligence يعني وزارة استخباراتي أو وزارة استخباراتي جروبين وانا دماغو إيريش تكن تدحسي إيريشن وانا استراتيجي نجي أو خط صور ناچن يعني درباس ناكن درباس ناكن لبلي جروبن وقت باس داران أو نبارشكش حكومتنا أو كاري وإيريشا تناسكر جوارا نمهما جو برسفا أمريكا ويتشاوا ببي جبو وصا أف إيريشن جو بتايبتي إيجو ولو جرينج وإمباكتن وانا إيمازن ويهبي تدبيني حرجارش باس داران باشا دلشاد امزانن روسيا وقت بحث كري تشين يعني حتى سازين حكومتي يجيش يعني فارنجا إيريشن سايبر هنا هطانها حولك جوان هاتيا دان هاتيا أشكرن حولك وان كريا يعني ام بحثان جو تشيني دي سبيكر نو ويب سايت ان نو تشين يعني نو تشين نراس دي سبيكر سختا جو دي سبيكر ان افاتكن لي يعني زاني روسي انا بشكلك وينا مسترهنا بروبلمك وينا مظنها الأوكرانيا ما أفبودا ما كما وينديت جو إيريشن ولو يعني بيشكتي عن إيريشن ولو مظن جعليه سايبر تشيكر أفبو تقريبا صالك أبراستي وتشين خويايا هين خو آمدتكي يعني تشين يعني بالنسبة لتشيني رجي بلكي هين فهم نكرن كاملة مثلا استراتيجيات شيل سرتشيني جبولو البندينا جو وقتكي نيزيكي هالبجارتن بلكي إيريشكي تشيكل أنا براستي إيران خوشوطان إيران زود سبيكر إيريشا خدا لي بالنسبة إيران جي يعني إيريشا ترامب كرن تزاني ودما قوتي بوليتيكا أمريكي ترامب هشكل سر إيران منطقية جو إيريشي ترامب بكن إيريشي علي دي نكن أنا لي بالي أزدبينم إنه خوشوطان دن أنا فوكس قلق السر إيران لي بلكي ما هكي دما هي إيتر بلكي أم بحسن جو تشين وروسي جي دس بكرن إيريشي أجنسية هالبجارتين يتكر هل بد هركس بفان رنج إيريشان يعني بوان نخوش أو رنجا زرار الهركسي بدا لتبيجي يعني إيريشك بفي رنجيان هولين بفي رنجي ببن صدام كو دنگدري أمريكي بلايك دهرا چلا رب كوماريان ديمقراطان براستي كاك دخلت بناري إيرو نسباكي قلق كيمج أمريكي أو نسبة هاني إيجو دهيلي هالبجارتن بچه فيالي يام بچه فيالي وأو نسبة بچوك بإنجليزي undecided يعني كسي جو هي مجيه خود شي نكر ندنجي خود بريار ندانا أو كسانا البندينا جو دو خوينن شتات خوينن خوازن ناس بكن كامل أيام ترامب استراتيجية واتشيا برنامج واتشنا يعني أو كساهاني جو هري جو هر زانياري كوي تأثير المجيوة بك تناسكر جبو وصا اف ويب سايت إنه شيء سخت إمباكت وانا تأثيرك وانا قلك مظن سيرفي جروبي هنا وأف جروب وبهيلن كاملة وبيش بكفي يان ترامب وبيش دلشات بسيارة من الدعوي وهرجع جي تم أس بسيارة اشتهتكم تشتكي كو هاري بالكيش كو بتني كسين وكيتا تايبات من دزانن أم نزانن تبكاري نها بمرة بهاف باربيكي تشيا براستي أوكي بيجا نبني خو بيجا تشتكي سر جمتي بيجا أزدبينم براستي إنه إنترنت هشت إنترنت
حالتك ديمقراطي تشكر إجبو قوة نتوي يعني إيران دولتك ضعيفة قلت البيشا أمريكا ديني البيشا مثلا ارتشا أمريكا ديني لبلد آلية سايبر بوس بيسك ديمقراطي هر نتويك هر جروبك بتشوك هر مجموعاك كاري سري خول سري أمريكا بكيان سري تشيني بكي تناسكر it's a democratic space as ولد بيجم لبما أنه مصرف دنجي أمريكا كردية استخوازم تشتكي بيجم إنه كردستان ساحكي قلق جرما تيريشي سايبر دولة قلق هنا إيريشين كردستان دكن وز بيفيما روجا كينيزيك خلكين ما حكومة ما إيد منطقة دا جهداري بدن في مسألة وزانياري وانا تندزين وتأثير سر إقانيمية وسر باراستنا كردستان وجواتيا كرديت كي هر روج بروج براست دلشاد عثمان تایبەت بەندی سایبەر و نو پرۆفسۆری سایبەر سیکیوریتی لە زانکۆیا دڤری لە ویلایەتە ئیلینۆی ئەس گەلکی سوپاسیت دەکەم و جارێکەدی پیرۆزبایت دەکەمش بۆ کارێتە ئێنو گەلێک سپاس کاک بەخیر دیسان بەخێر هاتن چاوی واشنگتن هەفشێوەیە کۆنگرەی نیشتیمانی کۆماریان یێبەری مەهەکێ دموکراتانژی لەوێ هەفتیە کۆنگەری خۆی نیشتیمانی بۆ دەستی شاکردنا نامزەتین خوا جە هەڵبژارتنی سەرۆکاتی ڕا بە یەکگرتنا پارتیاخوا داوی ئینان گۆتارە سەرۆک جۆ بایدن یا شەڤایەکیە کۆنگرەی نیشتیمانی نیشانە وێ یەکگرتنی بوو دەوێ دەلیڤێدا ئەمێ ئاوڕێکێ بدن دەنگڤەدانێ دوێ گوتاری و نها افکار من هیرو زنگانه بمریا هیرو تبینیت چی بود؟ دخیل ئەوەی کە بیریمان ینی بایدن نەکرد تەنها پشتیوانی لە با بڵین کاملا هێرس کرد پشتیوانێکی تەواوی لە کاملا هێرس کرد لە یەکەم شەوی کۆنگرەکەیە جگە لەوەش با بڵین گەڕایەوە بۆ مێژوویەک بۆ ئەوەی بۆ مێژوو کارەکانی خۆی شانازی بە کارەکانی کرد و گوتیشی کارەکەی خۆی زۆر خۆشەوێ بەڵام لە هەمان کاتە ئاماژەی بەوەش کرد کە لە کارەکەی زیاتر وڵاتەکەی خۆش ئەوێ ینی زیاتر تیشکی خستە سەر ئەوەی کە دەستبەردانی لە خولی داهاتووی سەرۆکایەتی بایدن پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتەکەەوە بووە کە وڵاتەکە ئەو بەرژەوەندیانی وتارەکەی بە دووسێ شت ئەتوانین ئەوە بکەین لەلایەکەوە هاوکاریەک با بڵین پشتیوانیەکی تەواو بوو بۆ کاملا هێرز و لەلایەکی ترەوە هەوڵدانی یەکخستنی با بڵین پارتی دیموکراتەکان بوو و لەلایەکی تریشەوە شانازیکردن بوو بڵ ڕابردووی کە هەیەی نەک هەر بایدن بەلکی هەموو کەسێن داخەبین ژبلیک و پشتەوانیە کەمەل هەرس و تمۆرز بکەن سوپاسیا بایدن دەکردن یعنی وەکو کۆگرێت کاری بیژی دابەشکری بوو پشتەوانی سوپاسیا بایدن و پشتەوانی ئەوان و هەروەها یعنی ئەگەرێمە سەرکەین لە یەکەم ڕۆژی کۆنگرەکەیە ئەگەر ینی بەبێ ئەوەی کە لە کارنامەی کۆنگرەکەیە دانرابێت چونکە بڕیار بوو کە کاملا هێرز لە دوا ڕۆژی کۆنگرەکە کە وتاری خۆی پێشکەش کرد بۆ پەسەندکردنی با بڵین بربژارێتەکەی بەڵام لە یەکەم ڕۆژی کۆنگرەکەش بەبێ ئەوەی لە ئەجەندای کۆنگرەکەیە هەبێ کاملا هێرز هات و سەرەتای دەستپێکی قسەکانی بە سوپاسکردنی بایدن بۆ کارەکانی بایدن و خزمەتکردنی وڵاتەکە دەستی پێکرد هەلبەت هێرۆ دیوان کۆنگرەیاندا بەتر نامزاد کاندید کەسێ داخەبن کەسێ نافدار ینی هەستی خۆ دیار دەکەن بۆ نمونە مەدید بادن و کچاوی چا بەحسێک و دەکردن حتا بە شێوەیە گریان و تشتی وەساژی لێ مدویا بشتە پرسم تشتی دیە سرنج ڕاکێش چ بوو دەچ دید ئەوەی من بینیم جگە لەو جۆرە وتارانە لە تەواوی کۆنگرەکەیە تیش خستنە سەر کەسە ناودارەکانی دیموکراتەکان بوو لەم کۆنگرەیە ئەمەش جۆرێک لە جۆرەکان دەخیل کە ئێمە ئەبینین بەو شێوازەی کە باسکران تەنانەت ئەو کەسانی کە لەگەڵ ئەوەشدا بوون کە بایدن بکشێتەوە و خۆی جارێکی تر هەڵ نەبژێرێتەوە بۆ 4 ساڵی داهاتوو تەنانەت ئەو کەسانش بە شێوەیەکی زۆر ستایشی بایدنیان کرد و پشتیوانێکی زۆریشیان
دەربڕی بۆ کاملا هێرس و هەروەها ئەوەی بەگشتی بینیمان ینی ئەگەر ئێمە سیرکەین لە وتارەکەی هیلاری کلینتنە لە وتارەکەی با بڵێن ئەلێکزاندەر کۆرتێز و هەروەها وتاری باراک ئۆباما کلینتن سەرۆکی پێشووی ئەمریکا ئەمانە هەمووی ینی جەختێکی زۆر لێگرتووی حیزبەکە و هەروەها پێویستی وڵاتەکە بۆ دیموکراسی بەردەوامیدان بە دیموکراسی لە وڵاتەکە لە وڵاتدا جەختێکی زۆر لەمەکرایەوە دەمەوێت هەندێک ئاماژە بە بۆ نمونە باسم لە وتارەکەی کۆرتێز کرد کە یەکێکە لە گەنجەکانی ئەلێکزاندەر کۆرتێز کە یەکێکە لەو گەنجانەی کە وەکو ینی بەڵێ با بڵێن لەبەرەی پێشکەوت و خوازەکانی دیموکراتەکانایە و هەروەها بە کەسێکیش ناسراوە کە قسەکردنی کاریگەریەکی زۆری هەیە بۆ سەر خەڵک یعنی شێوازی وتارەکەی ئەم شەوکە گوێم لێ با بڵێن ئەم کۆنگرەیەکە گوێم لێ بوو لەگەڵ کۆنگرەی ڕابردووی دیموکراتەکان شێوازەکەی جیاواز بوو دەخی ئەس بیراتە بینم 2016 ئەز خۆل کۆنگرەی دیموکراتەکان بووم دوو بەرێکی کە گەلک مەزن دی کۆنگرەیدا هەبوو ینی بێگومان لە نێوان مەزن هەبوو دنێ بەرە پێشکەوت و خوازەکان و هەروەها نێوەندگیرەکان بەڵام ئەم وتاری ئەم کۆنگرەیان جیاوازێکی زۆری هەبوو ینی جیاوازی باسی لە پشتیوانێکی بە ئاشکرا پشتیوانێکی زۆری لە کاملا هێرس کرد و نەک لەبەر ئەوە ینی خۆی چۆنەڵی ئەزمموی خۆی باس کرد کە چەندێک هاوشێوەی کاملا هێرسە چەندێک ینی ئەمە کەسێکە کە لە ناو خەڵکەوەیە وەجگەلەوە پێم خۆشە ئاماژە بە وتارەکەی هیلاری کلینتن بکەم کە ئەویش زیاتر تیشکی خستە سەر مەسلەی ژن مەسلێکەوە ئێستا ئەو مێژوویە کە ئێمە چاوەڕێمانە کرد کاتی ئەوە هاتۆ بربەسەکان بشکێت و ژنێک ببێ بە سەرۆکی ئەمریکا زۆر باس لە مەسلەی ژن و ئەو شتانە بابەتی لە باربردنی مناڵش ئەوە بابەتی بابەتەکەم باسی وەکەم بەڵام هێرو دەمیست پێ پرسیاری وەلی بکەم من گواردە سۆرانی ناودارەکان ئەوانەی کە لە جیاوازی کۆنگرەی دیموکراتەکان لە ڕێپبلەکەکان ئەوە بووکە ناودارەکانی ئەمریکا سەرۆکەکانەوانە کۆماریەکان ئەویان نەبوو تۆ بڵی ئەو ناودارنۆک و بل کلینتن و باراک ئۆباما ئەوانە کاریگەریان هەبێ لەسەر دەنگدران ئەوانەی کە بڕیاریان نەداوە دەنگ بەچی بدەن بەڵێ دەخیل ئەمە خۆی یەکێکە لە خاڵەکانی کە ئەمانەدانراون هەر یەکە لەو ئێمە دەزانین دیموکراتەکان بۆ چوونی جیاوازی تیاکۆ بۆتەوە و هەر یەک لەم کەسانش کە قسەکەن هەر لە باراک ئۆباما بۆ نمونە کە کاریگەریکی زۆری هەیە لە ناو دیموکراتەکان و دەتوانێت کار بکاتە سەر هەستی زۆرێک لە دیموکراتەکان یاخود لەوانشی کە بێلایەنن دەنگ بدەن بە کاملا هێرس پشتیوانی ئەو زۆر گرنگە و هەروەها پشتیوانی خاتو کلینتن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا و هەروەها خۆشی کە با بڵێن لە ململانەیە بوو لەگەڵ دانەڵد ترامپ و کە دۆڕاکە بینیمان بە دەنگی خەڵک بردیەوە بەڵام بە دەنگی نوێنەر دۆڕا ئەویش کاریگەریەکی زۆر سەرۆکی پێشووی ئەمریکا بیل کلینتن بە هەمان شێوە کاریگەری زۆری هەیە نانسی پەلۆسی ئەمانە هەمویان کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر ڕایگشتی من حەز کرد بەحسی ڕاوەرگرتن نابکەم بەری وێ نامە گوت باس مثلا بڕیارە کو سەرۆک ترامپ و دادگا بلندە ئەمریکا بە حەزا سەرۆک ترامپ بڕیارە ژنابرنا یان مافی ژنابرنی بەربرنیە ژنان پوچ کری بابەتی هەری مەزنە و بابەتێک بوو گەلک دەهات بەحسکردن لە کۆنگرەیدا بەڵێ ئەم بابەتە لە کۆنگرەکە زۆر باس کرایەوە و هەروەها چەند جارێکیش باس هەر جارێکە باسی مەسەلەی ژن ئاهاتە پێشەوە باسی لە باربردنی منداڵ ئەکرا بەڵام دەخیل ئەمەوێت لێرە ئاماژە بە یەک شت بکەم کە ئێمە باسی لە باربردنی مناڵەکەین ئەگەر بەپێی ڕاوەرگرتن بێ بەپێی دوایین ڕاوەرگرتنی کە لە هەمان هەفتەی کۆنگرەکە ئەم ڕاوەرگرتنە ئەنجام درابوو لەلایەن CBS-ەوە لە 150 دەنگدەرانی ئەمریکا بابەتی ئەبۆرشن یاخود مناڵ لە باربردن گرنگە بەلایەنەوە ئەمە بە بەراورد لە چەند ئەمە بە بەراورد لەسەر 183 ئەمریکایەکان ئابووری بەلایەنەوە گرنگە یعنی ئەمە یەکێکە لە بابەتەکانی کە لە کەمترین ئەگەر کات هەبێ پێم خۆشە ئاماژە بۆ بابەتانە بکەم کە بەلای دەنگدەرانی پرسیاری ڕاوەرگرتنەکان بەڵێ بەپێی ڕاوەرگرتنەکان پێش ئەوەی بچم بزانم باسی ئەوە بکەین کامیان لە پێشن دەمەوێت ئاماژە بەمە بکەم ئەو بابەتانی کە بەلای ئەمریکایەکانەوە گرنگن یەکەم مەسلەی ئابووریە کە لە 183 خەڵک ئابووری بەلایەوە گرنگە دووهەم مەسلەی گرانیە کە ئێستا نرخەکان لە بازاڕ زیادی کردووە و لە 176 خەڵک نرخی شتومەک بەلایەوە گرنگە لەسەر بنەمای ئەمە دەنگی خۆیەدا و لە 174 ڕەوشی دیموکراسی
ڕۆژی دیموکراسی کە ئەمە ژێکێک بوو لە خاڵەکانی کۆنگری دیموکراتەکان هەر کەسێک باسەکرا بە تایبەتیش ئەوەی کە زیادبوونی ڕێژەی تاوان لە 1962 خەڵک گرنگە بەلایەنەوە و هەروەها ڕێبازەکانی کۆنتترۆلکردنی چەک پاش ئەوە سنوور و پاش هەمویان ئەم جابابەتی لەباربرتنی مناڵ بێتە هێرۆ دیسان ینی دوێ یەک بزانن ینی من دوێ حتا تەماشەماوی مەژ بزانن ڕاستە سەرۆکی ئەمریکا تشتە گەلک مەزون و گرنگە خۆدانی بڕیارەیە لێ دیسانژی وان ئەف بڕیارێ نافخوا نکارە بکە حتا ئەگەر کۆنگرس نەلگەل بە ئەفجا دوان هەڵبژاتناندا هەڵبژاتنین ئەنجومنی نوێنەراتی کردن و سیژ سادێژ سیناتۆرانژی تیکردن دەوێ ئەوژی ديمقراط یان ریپابلیک سەرکەفتنی ببینن یان پڕانیە ببن هەتا بکاربن بەڵێ بێگومان تەنها هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی نییە لەگەڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانیش ئەکرێ و ئەمەش زۆر گرنگە بۆ پشتیوانی بۆ سەرۆک بۆ بڕیارەکانی سەرۆک جا ئەگەر بێت و سەرۆک لە هەر پارتێک بێ ئەگەر کۆنگرێسیش زۆری نەبن لە کۆنگرێسیش بە تایبەتی لە سینات و لە ئەنجومەنی نوێنەران با بڵێن بە تایبەتی لە سینات ئەگەر زۆری نەبن ئەو کاتە پشتیوانێکی گەورە بۆ ئەو سەرۆکە دروست ئەبێ کە بتوانێت ڕێبازەکانی خۆی پێش بخات با بزانین زۆر نەماوە دوومانگ و شتێکمان سپاس هەتا بەرنەما بێ ئەچای واشتن هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ